سڵاتان لەبێ دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەینەوە رادیۆ هاتمەوە لاتان لەگەڵتوانە ئەمڕۆ ژوەک هەموو پرۆگرامەکانی تر کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێشمان بۆ هێناون لەگەڵ ئەوە میوانی زۆر تایبەتمانە بێ لەسەر تەوەری گرنگ کە ئێستا لە ناو گەنجەکان و لە ناو پیاوان بە تایبەتی باوە لەبەرەوە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن. سڵاو دەبێتوانە سڵاوتان چۆنی زۆر باش دەکەم هەر بژیت ئەو چاوان ئاماژەی پێکرد جارە سڵاوتان لێ بێ هیوادارم زۆر باش بن. کۆمەڵە بەرگە و بابەتی زۆر جیاوازمان بۆ ئامادە کردوون لەم هەفتەی پرۆگرامی نۆ رادیۆ دواتر لە کۆتایی پرۆگرامەکەش هەواڵێکتان پێڕاگەێنین لەسەر بەرنامەکەمان بەڵام جارێ چاوەڕێ بن. دەست پێکەیت بە پرۆگرامەکە لە ڕاستی ئەمەوێ کۆمەڵێک زانیاری و معلومات و دوایین ئەپدەیت لەسەر موچە بە ئێوەی بینەران بڵێم هەمووتان دەزانن کە دوێنێ وەزارەتی دارایی عێراق پارەی تەمویلی موچەی مانگی حوتی نارد بۆ هەرێمی کوردستان کە بڕەکەی 956 ملیۆن و 928 ملیار و 928 ملیۆن دینار بوو. ئەمڕۆ وەزارەتی دارایی خۆمان وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی بڵاو کردەوە لە سبەینەوە دەست دەکرێت بە دابەشکردنی موچە یەکشەممە 5 مانگ دابشکردنی موچەی تر کۆتایی دێت و هەموو موچەخۆران موچە وەردەگرن. ئەمە لە کاتێکدایە کە دوا بە دوای ڕاگەیاندنی لیستەکە ئەمڕۆ وەزارەتی دارایی ئەوەی ڕاگەیان کە لیستی موچەی مانگی ئەیلولواتە مانگی نوۆشیان ڕەوانەی بەغدا کردو بۆ وربینیکردن بۆ ئەوەی پێشتریش لیستی موچەی مانگی هەشتیان ڕەوانە کردبوو بۆ ئەوەی ئەو موچانەش نەفەوتێت. بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە هەیە ئەوەی کە زانیاریە چارەنووسێکی ئەو تۆی ئەو دوو موچەی تر موچەی مانگی هەشت و موچەی مانگی نۆ کە ئێستا لە مانگی دەیاین دیار نییە کە ئەدرێت و چەندی پێدەچێت. بەڵام ئەمەلێکی دڵخۆشکەر هەیە کە ئێوە دەزانن لە 2 نۆ موچەی مانگی 6 دابشکرا ئێستا سبەینێ 2 دەیە موچەی مانگی 7 دابشکرا ینی هەموو نێوانەکە یەک مانگ بوو. ئاواش بڕوا بۆ موچەخۆران باشە بەڵام موچەخۆران دڵیان لای ئەوەیە کە ئەو موچانەیان کە لای حکوومەتی هەرێمی کوردستان بووە لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە بنێردرێت و ئەمانیش دابەشی بکەن تاوەکو سەری ساڵ هیچ موچەیەکیان لەلای حکوومەت نەمێنێتەوە. هەوڵەکان لەو بارەیەوە بەردەوامی هەیە بەڵام تاوەکو ێسەوە کوتم چارەنووسەکە نادیارە. توانە ئەمڕۆیەکی دەیە لەگەڵەوەی کە هەواڵی موچە هات هەواڵێکی دڵخۆش کرد بوو بۆ موچەخۆران بەڵام لەم ڕۆژەیە کۆمەڵێک گیاد و بۆنەی خۆش و ناخۆش هەیە. یەکێک لە یادەکانەوە بوو کە 15 ساڵ لەمەوە بەر هونەرمەند محەممەد جەزا لەم ڕۆژەیە کۆچی دوایی کرد کە یەکێک بوو لە هونەرمەندە ناودارەکانی کورد و یەکێک بوو لە پێشمەرگەکانی شاخ هەتا ئێستا بەرهەمەکانی لە دوای خۆی بە نەمریماوەتەوە زۆرێک لە هونەرمەندە گەنجەکان لە دوای خۆی هەتا ئێستا بەرهەمەکانی ئەڵێنەوە. لەم ڕۆژەیە و لە یادی 15 ساڵی کۆچی دوای هونەرمەند محەممەد جەزا دیلان ڕۆشتۆتە لای هونەری کوڕی لەوێ دواندوێتی هونەرباز لەوا کاکە لە ئێستا بەنیازن ڕێکخراوێک دابنێن کە خەڵاتێک دانێن بەناوی محەممەد جەزاوە بۆ هونەرمەندە گەنجانەی کە ڕێبازەکەی محەممەد جەزا بەرنایان خزمەتی هونەرەکەن لەسەر هونەرەکە بەردەوامن و باسی وەسێتی باوکی دەکات بۆیان کاتێک پێش لە وفاتی چی وەسێتێکی بۆ کردوون لەگەڵ ئەوەشە باز لەوە کات کە کاتێکا محەممەد جەزا گوێی لە بەرهەمە تایبەتەکەی هونەر بووە چه هەڵوێستێکی هەبوو و چی پێوتووە با لە لای خۆیەوە گوێبیستی بین. من شتێکم بیستووە کە بەنیازن ڕێکخراوێتدا بمەزرێن بۆ هونەرمەند محەممەد جەزا بۆ خزمەتکردن وەکو خانەوادەکەی ئەمە چیان بابەتە شتێکم بۆ باس کە بەسەری بەڕاستی لەگەڵ کاکامران ئیبراهیم کە هاوڕێی جانی بەجیانیمە و کە لەگەڵ زۆر توێژ لەسەر و کارە ناکەین باسی ومان کرد کە فاندێشنێک بۆ حەمەدزا دروستکەین ڕێزلێنانێکی وابێ بۆ ئەو گەنجانی کە دروست دەبن ئەو گەنجانەی کە ئەکەونە کاری هونەریەکەن دڵیان بە هونەر ئەسووتێ و حەز ئەەکەن ئەو کەسانە بدۆزرێتەوە ساڵانە بێت بە 2 ساڵ جارێک بێ بە 3 ساڵ جارێک بێت هەموو ساڵێک گەر توانە هەبێ بکرێ بۆیە بتوانین دیارەک شتێک ببەخشێت بەو کەسایەتیانە و بۆی بەردەوامون لەسەر کاری هونەریان باسمان چیەکەین دەگرنگەوەی بەرهەمێکی هەبێت و شتێ بکرێ لەسەر ئەمە بەدڵنیایی ئەوە پلانە بۆیە ئەو شتانە بکرێت. کۆتا شت کە پێی وتی چی بوو بە تاقجاکە قسەی لەگەڵا کردی باوکم بۆ ئێمە ڕوون بوو چیە بەڕاستیەرەوە و زیاتر ئاشاخشتەوەی پێوتین کە هەتا من ئێرەم هێناوە بە سەربەرزی خاک و نیشتمانتان خۆش بێت و ناوی من مەزڕێنن ئەوەی من کردووە بۆ خاک و نیشتیمانم کردو ئێوەش ئەو بپارێزن ئەوە گەورەترین پاسپۆرتە بۆ ئێمە.
لە ئاهەنگ جیاوسەرگیریەکەی تۆیە گریاوە بۆچی؟ بۆ ئەوینی بە کۆتا کە ئەوینی بە کۆتام بۆ یەکەم جار و باوکم جوێ هەر کەس جوێ نەبوو یەکەم جار بوو واتە لە ئاهەنگ جیاوسەرگیریەکەی بڵێ خۆم و پیانۆیەک و میوانەکان بوون بەڕاستی هەستم کرد سەرسام بۆ بە گۆرانێک و پێی خۆش بوو کە دایم باوکیش حەزەکانەوەکەی لە خۆی باشتر بێت یان حەزەکە شتێک بێت کە ڕێچەی خۆی گرت بێت من لە ڕۆژە هەستم کرد کە باوکم هەدەرشی بۆ کردو کە ئەتوانم بۆنی ئەوم لێ بێت دوایی شێوازی گۆرانەکە شەگۆڕی و دەستکاری و کردبوو گۆرانێکیش کامیان ئەوینی بێکۆتە نانانە یعنی هەر ئەوی کە لەناو ئاهەنگەکە و تێ بە هەمان شێوە ڕێکۆرد دەکرد هەر بە هەمان شێوە بۆچی بوو لەو گۆرانە بۆ خێزانە وتوە بۆ خۆشەویستەکەم بەرهەمی و خۆشەویستیت چەند مناڵە ئێستا؟ ئێستا سێ مناڵی جوانمان هەیە خواردێ نەستەنێ ئەوانش وردەوردە لە مناڵەتی دەرچوون گەورە بوون هەرزەکارن سێندەگیان خۆشە؟ وڵی خراپ نین ئەستا حەمەجەزە؟ نانەوەڵی حەمەزە یەک حەمەجەزە هەیە بەس مناڵەکانی ترمەوانیش دۆستی هونەرن کوڕە گەورەکەم کاکە جوامێر مۆزیکزیێنێکی زۆر باشە هەم پیانۆ هەم گیتار هەم ڕێتم زۆر بەتوانایە چاوەڕوانی بەرهەمی نێوەکانی هونەرمە هەمەجەزابین؟ وڵی تر ئەوەش ئەویان هیچ ناڵم لەبەرەوەی نەکو نەبێت بەس هەوڵم داوە ڕۆحی هونەربەت محەممەد جەزا شاد بێت درێژەی ئەو بابەتەوە چاوپێکەوتنە لەگەڵ هونەری کوڕی محەممەد جەزا لە سایت و پەیجی 1964 دەتوانن بینەری بن وەکو لە سەرەتا چاوانی هاوکار ماماژەی پێکرد میوانی ئەم جارەی نۆڕادیۆ بابەتێکە لەسەر بابەتێک تا ڕادەیەک بابەتی جوانکاریە بە تایبەت لە نێوان گەنجان و پیاواندا هەمووتان دەزانن کە ئێستا کێشەی گەنجی ئێستا یاخود پیاوان زۆر ڕوتانەوەی قژە ئەجا هەندێک پەنا دەباتە بەر چاندنەوەی قژ نەشتەرگەری چاندنەوەی قژ هەندێکیش تااقەتی ئەو چاندنەوەی قژوشتەی نییە ئێستا باڕۆکە یاخود قژی سەناعی هەیە کە بە شێوەی زۆر پرۆفشناڵ دادەنرێت وا دادەنرێت کە هەندێک جار هەست ناکرێت کام کەسە قژی خۆی نییە دەتوانی دایبێنی بە هەر لایەکە لەسەر مەوادی ئەم قژانە و چۆنەتی دانانیان و مانەوەیان و زۆر پرسیاری تر میوانداری کاکتوانە زاهیرمان کردووە کە 15 ساڵ دەلاکە بووە و 6 ساڵیشە ئەزمموی هەیە لەم بوارەیە کاکتوانە زۆر بەخێر زۆر توانە لەم ناوە ماشەڵا لە ستودیۆ کەوتم کاکتوانە پرسیارەکانم بۆ تۆ کەوتم توانە بۆ تۆ دەستان خۆش زۆر سپاسان زۆر مەمنونین بەخێر بێ یاخوا ئەم بابەتی قژی سەناعی نازان من وای پێڵێنڕۆکە ئێستا چۆن لە ناو گەنجانە زۆر بەکارێنێ لە ناو پیاوانە لە ئێستادا ڕاوازێکی زۆری لەسەر لای خەڵک چکەمە مشکلاتمانەیە هەندێکە سێ بۆ منەکە پرچی نامینێ ناتوانانی زەراکە چاندنەوە ناتوانانی ئەنجامدا جا بۆ منە سەبەبی هەیە ئەو کەسە نەخۆشی هەیە یان بۆ منە پێی جوانیان نەتیجەکە جا ناچار ئەوەی دادنێ جا ئێستا خەڵکەکی زۆر ڕووی تێکرێ لە بۆی خەڵک قبولی دەکە خەڵک نەتیجەی باشی لێ دیتە پێی جوانە مرتاحە لەگەڵی لە ڕۆژانە ئاسانە ئێستا خەڵک زۆر دایدەنێ باشە کاکتوانە کێن ئەو کەسانی کە زۆر ڕوویتی ئەەکەن ئێستا ینی مەرجە هەر ئەسەر سفر بێ بتوانی باڕۆکەدانێ یا هەیە قژیتن کە بێتوانێت داینێ بەڵێ ناشەر نییە پرچی سفر بوو نەفەری وامانەیە پرچی تەنکە بەس حەزی لێنی ئەو شێوازەی ئەو دەیوێ دایبینی لەو بۆی خۆی دەرناچی حەز دەکاوە دانی شەر نییە کە سەرەکەی بۆ سفر ئەکەر اینجا بۆدانان شێوازی دانانمان هەیە شێوازێکیانەوەی کە پێویستە سەرەکە سفر کرێ بە لەزگە دادنرێ بڵێن لەزگەی تایبەت خۆی هەیە ئیشەکە ئەو کاتە دادنرێ و جۆرەشکەمانەیە بە تۆقەیە بۆن ئەو کەسە لەگەڵ پرچی خۆی بە تۆقە دادەنرێتانیش بەکارێ ڕاست ئەو زۆرە پێویست ناکە سەری سفرکە عادیانی لەسەر پرچی خۆشی دایدێنێ و زۆر ئاسان ڕۆژانە توانی لی کاتەوە بۆ منە شەولەی کاتەوە بەیانی داینێتەوە ئەوەی کە بەلەزگەکە لێ ئەوەی کە بەلەزگەی شتێکی سابتترە بۆ من ئەدەبی بڵێن ئەو شوێنێ ئەو پرچی لێدادنێ سفر کرێ 10 ڕۆژ 15 ڕۆژ 20 ڕۆژ ئەوە دەکەوتەوە سەر بەکارینانی کەسەکە یەکەم دووەم جەویش تەسیری لەسەر چەندی جەو گەرمتربی لەزگە تەمەنی کەمتر دەبی چەندی جەو سارتربی باشە بۆرە توانە بۆ من پرسیارە ئەوانەی کە ئەو لەزگەیەدا ئەنێن ئەبێت چۆن پارێزگاری لێ بکەن بۆی کە بمێنێتەوە
بەڵێ یەکەم شت بەکارهێنانی ئاوی زۆر گەرم یا مزەفەی زۆر گەرم وا دەکە ئەو لەزگەیە مەسەد زووتر لێبییتەوە دایمە ئەوانەی کە جەویان گەرمە ئێستا لە 2 مانگ پێش ئێستا خەڵک زووتر لەزگەکان لێ دەبەوە بەس ئێستا نابەرە و ساردی دەڕۆین درەنگتر لێ دەبتەوە جا بەکارهێنانی مزەفەش عادەتی کە تو مزەفە لە بۆ داهینان بەکاربینی دەبی زەخت لە داینانەکەی بکەی لە پرچەکە وا دەکە ئەو لەزگەیە زووتر هەستیت باش هەر ئەوەی ئەگەر نا شتێکی وا جیاوازی نییە بڵێن گریمان لەزگەکە لێ بوویەوە دوای 15 ڕۆژ بۆ نمونە دانانەوەی ئاسانە بەڵێ لەزگەی خۆی هەیە بەڵێ ئەو بۆ نمونە ئەوە یەکێک لە بابەتەکانی لەزگەیە کە لەزگەیەکی دوور و دەبلفەیسی پێ دەڵێ احتیاجی دایدنی لەسەری و یعنی ئەمە پارچە لێ دەیوانی بەڵێ جا لەزگەت بابەتی زۆرە ئەو یەکە لە بابەتەکان کە زۆر ئاسانە خەڵک دەتوانێت ئەمە هەر تایبەتە بۆ قژە بەڵێ ئەوە هیچ شەریکێکی ئەمریکیە شەریکی واڵکەر تەیپی پێ دەڵێن لە ساڵی 1985ەوە تایبەت ئیشی دروستکردنی ئەم موادانەیە کە لە بۆ پرچ بەکاردێت تایبەت بە پێست بەڵێ ئاینی لەزگەی شتی تر نییە چونکە پێش ئەم باڕۆکەیە هەر بەجددی مێژوویەکی هەیە لەکەیەوە بەکارهێنرێ حەزەکەم باسی ئەومان بۆ بکەیت بەڵێ خۆی ئەمە وەکو کوردی هیچ و شەکمان نییە لە بۆ بڵێن ئێسا قژی سنائی پێ دەڵێن یان ناوەکی تایبەت نییە لە کورد باشە بەس تایبەت ئەو نوعی کە لە بەشی سەرەوەی سەردادەندرێت خۆی ئەمە دوو بابەتەمانێک کامل سەرە بابەتێکمان هەیە ئەو ناوەڕاستە ئەوەی کامل سەرەکە مێژووی زۆر کۆنە ینی لە سەدەکانی پێشترەوە بەکار هاتیە لە زۆر ینی وڵات و لە زۆر جیا بەس بابەتی ناوەڕاستی سەر کە ئێستا تایبەتە ینی خەڵک زۆر ئیشی لەسەر دەکە لە ساڵی 1950ەوە بڵاو بیتەوە ئەو کاتە کەسێکی بە ئەسڵ پۆڵەندی بووە لە رووسیا ژیا دوای چیت ئەمریکا لە بۆ ئەکتەرەکانی هۆلیوودی بەکارێنێ بەڵێ لە ساڵی 1950 ئەکتەری هۆلیوود بەکاریان هێنێ پاشی ساڵی 1950 تەواو بڵاو بیتەوە لە ساڵی ئەو لەو ساڵێک کە بڵاو بووە نزیکەی 350,000 کەس لە ئەمریکا بەکارینەیە 350,000 کەس تا ساڵی 1969 ئەو ژمارەیە زۆر زیاد بووە بوویتە 2 ملیۆن و نیو یعنی بەس لەو چەند ساڵشکە ئەو کاتە خەڵک هیچ ئەوەک نەبوو ڕێچارێک نەبوو وەکو ئێستا چاندنەوە ئەوە تاکە ڕێچارە و خەڵک زۆر ڕووی تێکردە لەو کاتە زۆر بە بەرفراوانی لە ئەمریکا بڵاویتەوە ببوورەوە قسەشەکەی من تۆزە شانۆکار پێشتر هەر لە سەردەمی یۆنانیەکانی ژەو کاتێک کە لە شانۆیان بەکار هاتۆ سەرەتا پێشتر ئەوان ئەو کاتە بۆ ئەوی کە بارز بن و دیار بوونە سەر تەختەی شانۆ ئەو کاتەوە لە مصری کۆنەکان بەکاریان هێنا یەکەم جار دوای هاتە ڕۆمانیەکان و یۆنانیەکانیش بەکارێنێ گرنگەوەیە ئێستا خەڵکێکەیە خێری لێ بینێ بۆ خۆی بەکارێنێ باسی ئەکتەری هۆلیوودی کرد کاکە تواناکە مەسەڵەن ئەکتەر پەنای بۆ با بەکارێنێوانە زۆر جارە بینین هەر لە لای جەنابی شتیانی بینیومانە لە ئەکاونتی جەنابتەوە کە خەڵکی بەناوبانک هونەرمەند کەسایەتیەن ئەم قژەدانێن ئەوان ڕایان لێی چییە یعنی ڕەنگە ئەوان پەبلیک فیگەر بن لە ناو کۆمەڵگایە و خەڵکێک بوێت تعلیق لە قژەکەیان بدایان قسە لەسەر ڕوخساریان بدا ئەوان تایسە چۆن بۆ کاردانەوەکان بەڕاستی ئەمە کە خۆم چەند ساڵێکی ئیش دەکەم ئەوەلی قبولکردنی ئەو خەڵک دەوروبەر لە بۆ ئەو پرچە قورس بوو ینی پێی سیر بودەهات پرسیاری زۆری هەبوو پرسیارەکان زۆر شتی تافە هەبوو بەس ئێستا ئەو چەند ساڵی دوایی بۆم لە 2 ساڵێک دەبیتن خەڵک زۆر نۆرمەڵتر وەری دەگری هونەرمەند و ئەکتەر و پێشکەشکار و ئەوانش ینی دای دەنێن لێ رازینە ینی نۆرمال بووە شتە کە ئەوانی زۆر لێ رازینە و پێیان جوانە چونکەمە ئەفۆ قسە دەکەم هونەرمەندمانێ بۆ منە چاندنەوەشی ئەنجامدایە بەس وەکو هونەرمەند لەو نەتیجەیە رازینە جا بەکاری بۆ من پرسیارە کاکتوانە تۆ چۆن لەسەر فیسی کەسەکان بڕیارە هیچ قژێکیان بۆ هەڵبژێری ڕەنگە ئەوە بێت کە وای کرد بە لای خەڵک زیاتر قبول نەبێ بەهۆی ئەو قژەوە فەیک دەربکەون زۆر ڕاست تۆ چۆن بڕیار تۆ خۆت بڕیارەی کە چ جۆرە قژێکیا چ جۆرە ستایلێکیان بۆ هەڵبژێری بەڕاستیەوە گەورەترین کێشەی مێ لەو ئیشە لەبەرچی کەسەکان دێم بۆ نمونە تەمەنی 50 ساڵە 40 ساڵە دەڵێ ڕسمەکەمێ 20 ساڵ پێش ئێستا پرچمەوە بەدەمێ ئاوابی 20 ساڵ پێش ئێستا مۆدێلێک پرچ باو بوو ئێستا ئەتو مۆدلێککە باوە و تەمەنی تو ئەو کاتە مۆدلێک جوان بلوی ئێستا تەمەنی تو مۆدلێککە جوانە جا ئەو کەسە لێت ناگەڕێ زۆر جار ئەتو ئیشی لۆکی کە چی پێویست ئەگەر نا خۆی بۆ نمونە بڕیار دەبی بدرێت لە سەرفەیسی کەسەکە ئایا شەیپی دەموچاوی کووە ئایا تەمەنی لە هەمووش گرنگتر ئیشی چییە ئەتو بابەتی ڕسمی بوون و ناڕسمی و کارژۆڵوانە ئەو کەسێ تااقەتی هەیە هەموو ڕۆژێ پرچی بۆ نمونە منجەفەکە شانەکە ئایا ئەو کەسە تا چەند تااقەتی خزمەتکردنی ئەو ئیشەی هەیە
چکە ناکرێت تو ستایی لە کەڵبژێری لە بۆ کەس ئەو کەسە خۆی کاتی نەبی پرچی زۆر گرنگیان لەسەر فەیسەکەی ئایا خۆی کە کێشەشکەمان هەیە ئایا ئەو تەنیشتانەی تا چەند ڕۆیە نەک جیا لێرە ئەو زاویانە چکە ئەمە بڕیار دەدەین خۆی ستانداردی دانانی پرس لە هەموو کەسێکی نۆرمەل لەسەر سێ پەنجەی ناوەڕاستی دەستە ینی هەموو کەسێکی نۆرمەل سێ پەنجەی ناوەڕاستی لێرە دابنێتە قیاسی ستانداردی خۆی بەس کەسێک دەستە تەمەن کە پرچی ڕۆیە ببینی ئەوانەشی ڕۆیە تو ناکری هەر لەسەر ستانداردی سێ پەنجە ئیشیلۆ خوایسەی من ڕۆی باش کاکتوانە ئەم قژە کە تۆ بەکارهێنی ڕەنگە کەسێک دوای ماوەیەک لێ بێزار بەیانەیەوێت ئەو قژە بەکاربێنێتەوە تو لە دوای ئەو کەسە ئەتوانی بۆ کەسێکی دیکەی بەکاربێنیت خۆی نەخێر لەبەر ئەوە بابەتی پێستە تۆ ناتوانیت شتێک ڕەنگە ئەو مەوادە ئەو بابەتەیە ئەو توولە لەو کەسەیە ئاساسیەکە بگری دی بە تەندروستیەوە بەڵێ ناکرێت باشتر کەسەی دەبا ئەم قژانە نازانم هێناوتە با پرسیارێ لە ئەم جۆرە قژەیە بینەڕانیانی ئەمە دانێن وڵای ئەمە ماش و برنجیش بۆ جوان ئەمە قژی کەسێکە یان مەوادێکی ترە یان چۆنە ئەمانە ئامادەکرێت و لەکوێ ئەیهێنن خۆتان ئەتوانن ئەمە ئامادە بکەن لەسەر ئەم پارچە بەنسبەت یەکەم مووەکان خۆی لە بازار هەموو مووەکان بە ناوی مووی سروشتی دەفرۆشت بەس دەبی ئەمە شتێک تێبگەین مووی سروشتی ئەوەندە بەو دەرەجێ زۆر نییە کە هەم پرسیێک دروستکرێت ئەمە دەکرێت مووی پرۆسسمان هەیە بۆ نمونە دەرەجەی هەیە دەرەجەیەک دووسێ مووی دەرەجەیەک پرۆسسمان هەیە هەمان ئیشی مووی تەبیعی لە بۆ دەکات چونکە موو بەڕاستی وەکو نرخی گرانە بە چیلۆیە بۆ ئەم عەسەب سانتیم نرخی گرانە خاتون باشتر جا کە ئەمە زۆر جار ئەو ناتوانین بڵین 100% مووەکە تەبیعیە باشە جار وایە تێکەڵاوی دەکرێت بەس مووی سپی تەبیعی نییە مووی سپی بە هیچ لەبەر چ مووی سپی تەبیعی نەک لەبەروەی نییە هەیە بەس ئەو مووی بڵین ئەلوانەکەی ڕەشە زەردە لەونی دەگۆڕێ کە لەونی دەگۆڕێ ئەگەر مووەسپیەکەش تەبیعی بی لە کاتی ڕەنگکردنی ئەو مووەسپیەکەش ڕەنگ دەگری بەس ئەگەر دەستکردی سپیەکە ڕەنگ ناگری ئەو کاتە یەک خۆتان ئیشی ڕەنگکردنەکەن لەسەر باڕەکەەکە ئەی ئێستا بەسەلەن تێبینی ئەم قژەم کرد ئەمە بۆ کەسێکی دانی باشە درێژە قژەکە بیاوێ کورتی کاتەوە بڕینەکەی بۆکەن بە پێی بۆ نێستا و بابەتە با بڵێن ئەوە کورت کرایتەوە ئەو بە شێوازی قرتەکەی با بڵێن کە باسمان کرد سێ تۆپێ پێشی لەزگێ لێ دەدرێ و تیادی دادەنرێ و ویسکێشینی دا پرسیاری لەکوێ دروست دەکرێت ئێستا ئەمە لەو وەسەتیلی دەژین وەکو عێراق کوردستان دروست ناکرێت وەکو کارگەنی نیمانە لە دەوروبەر هەیە خۆم چوومە دیتیتم لە وڵاتانی کە ئەتیادی کارگە هەیە دروست دەکرێتن بەس لە ئێستادا ئەوەی کە زۆر لێرە من وەک خۆم کە ئیشی لێ دەکەم بابەتی سین و کۆریا بەنگلادش ئەو دووسێ وڵاتە بابەتەکانیان زۆر کوالیتی جوانە چکۆ بابەتە جوانکاریە دەبی زۆر جوانی زۆر تەبیعی دەرکەویتە جا ئەو دووسێ وڵاتە من بەتایبەتی شانە دەکەم زۆر بابەتەکانیان جوان جا یەک شتێ لە بازاری کوردستان حەز دەکەم باسیکەم لێرە خەڵک بزانیتن بە ناوی ئەوروپی دەفرۆشێت یان دەڵێن بۆ نمونەوە ئەمریکی و ئەوروپیا حەز دەکەم بزانن لە کوردستان و عێراق ئەو شتە بوونی نییە چونکە پرچێک بۆ نمونە ئەتوو بە $200 با بڵێن دەیفرۆشی یان $150 ئەو پرچە 3 ڕۆژی پێویستە تا دروست کرێت 2 تا 3 ڕۆژ بەلایانی کەم ئەو دەستی کارە لە وڵاتێکی وەکو ئەوروپا ڕۆژی با بڵێن 50 یۆرۆی پێویستی ئیشکات باشە پرچەکە نرخی مخۆم مشتری مێ دەدەری لۆی دەنێرە جایانی بەڕاستی ئەوە لێرە زۆر خەڵک شارەزایی لەسەر نییە چکەمە پرچمانەیە مۆدلی پرچە مۆدلی خۆی ناوی هەیە باشە مۆدلێکمان هەیە ناوی ئوسترێلیانە ئوسترێلیا لە بازار دەیفرۆشن بۆ بنە خەڵک دەڵێ ئوسترالیە مۆدلەکە ناوی ئێستا لێرەش لە هەولێر دروست کرێ ئەو مۆدل هەر ناوی ئوسترالیانە تا یان بۆ منە مۆدلمانەیە USA پۆڵۆی پێدەرێن لە هەر وڵاتێکی دروست کە هەر ناوەکەی ئەوێت تا ناگۆ بەس لێرە بە وڵاتەکە دیفرۆشن زۆر باشە وەکو دوا پرسیار کاک توانە ڕادکێشاین بەوەی باسی نرخت کرد بەجددی مەسەلەن قژێک کە بۆ کەسێکی دانی کەسەکە زۆر بەدڵی بێ و ئێوەش جوانکاری بۆ بکەن و بڕینی بۆ بکەن و ئەوانە چەنی تێچێر بەڕاستی یعنی ئەتوانی نرخەکە بە تەواوەتی نەڵێ بەڵام سەقفی زۆرترین یا کەمترین نرخ ئەوانی لایمە ئێستا بەردەستم کەمترینی لە $100 دەست پێ دەکەم ناو بڵێن کاملی دا بە پێی کوالیتیەکان تا $300 $350 ئەو دەگەرێتەوە سەر جوانی کوالیتی پرسەکە
کاکتوانە ماشەڵڵا قژی خۆ زۆر جوانە باڕۆکیایی خۆتە دیارەی خۆتە. زۆر سپاس دەکەین کاک توانە زاهیر کە ڕۆستۆ لەگەڵمان ئامادەبوو. هیوادارین ئەو کەسانەی کە بەتەبان یعنی نایانەوێت زەرع بکەن بەتەمان ئەم قژە جوانانە دانێن ئەوە لی نەترسن خۆیان کەشخە بکەن. توانە چیمان هەیە؟ والله بابەتێکمان هەیە ئەمڕۆ کۆمەڵێک یادی یعنی ڕۆژی و شتی جیاواز هاوکات بووە کە یەکی دەبووە. بۆ نمونە ڕۆژی جیهانی قاوە بووە، ڕۆژی جیهانی بە ساڵاتچوان بووە، ڕۆژی جیهانی یەکەم قوتابخانەی ئەربیل ئولا لە هەولێر بووە. ئەمە لە هەمووی لە هەولێر کراوە بە فستیڤالێک. لەم فستیڤالەدا هەمووی بەجارێک بۆ ئەوەی پەرتەوازە نەبن یادیان کردوێتەوە و کۆبوونەتەوە. لەلایەک بەسەلەن باسی قاوە و قاوە خواردنەوە چووکە ڕۆژی جیهانی قاوە بۆ لەو شوێنە کراوە. لەلایەکی ترەوە بە ساڵاتچوان بەشێکیان کۆکراونەتەوە و پێشەنگایەکی وێنە کۆنەکان یان وێنەی نوێیش ئەو کەسایەتیانەی کە با ساڵاتچوون لە هەولێرا لە ناو قەیسەری لە گەڕەکەکانە کۆکراوەتەوە چون تەماشایان کردووە. لەلایەکی تریشەوە ئەربیل ئولا کە یەکەم قوتابخانە بۆ پێش 105 ساڵ لەمەوبەر دروست کراوە فستیڤالێکیان بۆ ڕێکخراوە. جا با من زۆر قسەی لەسەر نەکەم پێکەوە بینەریە و فستیڤالە بین و بزان چی لەسەر وتراوە. سەرپەرشتیاری ئەم فستیڤالە یا سەرپەرشتیاری ئەم پێشەنگایە ئەو هەموو پێگوەبەستانەوەیە بۆ ینی ڕۆژی بە ساڵاتچوان و ڕۆژی جیهانی قاوە و ئەربیل ئولا و ئەو هەموو بۆ ئەوانە هەموو کەوتونەتە یەکیدا سەرەتای پاییزە. دیارە ئەمڕۆ 5 ساڵ بەسەر دامەزراندنی یەکەم قوتابخانەی فەرمی لە شاری هەولێر کە قوتابخانەی ئەربیل ئولایەکە هاوشانە لەگەڵ قوتابخانەی کۆی ئولا لەگەڵ عەنکاوەی ئولا لەگەڵ پێنجینی ئولا لەگەر کفری ئولا لەگەر ئەو قوتابخانانەی ئامێدی و زاخۆی ئولا و لەگەڵ کۆمەڵ قوتابخانەی دیکەی ناوەڕاست و خوارێ عێراق کە لەگەڵ مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراق دامەزراوە کە ئێستا باڵەخانەکە بۆتە مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر کە بە یەکەم مۆزەخانەی پەروەردەی لەسەر ئاستی عێراق و کوردستان و بگرە وڵاتانی دەوروبەر. لەلایەکی دیکەوە ئەمڕۆ ڕۆژی بە ساڵاتچوانە ئێمە لە ڕێکخراوی کوردستان فۆتۆ بەردەوام سەردانی ئەو شوێنە دەکەین، هەم شوێنی ئافرەتان هەم شوێنی پیاوان ئەو کەسانی کە ساڵانێک خزمەتیان کردووە لە بوارەکان ئێستا ڕۆژگارێک لە ئەم سنتەریان بکراوەتەوە لەگەڵ ئەو کەسایەتیانی شاری هەولێر کە پیشەگەرن هەریەکە بە پیشەیەک بە تایبەتی ئەوانەی لەناو بازاری قەیسەری کردیتمانە فۆتۆستۆریەک بەداخەوە ئەوانەی ئەم سی کەسەی لەم پێشەنگایە دەبینین لە 10 ڕۆژ پێش ئێستا مامۆستا سلێمان شاکر گەورە هونەرمەند و مامۆستا و پەروەردەکار وێنەیەکمان گرت دوێنێ ئێوارە کۆچی کرد و ڕۆحی شادی کە خانووکەی گەلەریەکە هەر بۆ خۆی چەند ساڵێک دەبێت خانووکەی کردوتە گەلەری و هەروەها ئەمڕۆ ڕۆژ جیهانی قاوەیە دەبینین گەنجێک لە دوای خوێندنی پیشەیی دەچێتە بەشی ئەندازیاری لە دوای تەواوکردنی بەشی ئەندازیاری لە دەرەوە پسپۆری لە بواری قاوە دێنێتەوە ئێستا لە ناو بازاری قەیسەری لە شوێنی دوکانی باپیری پیشەی قاوە دەکات ئەمەش بۆ ناساندنی ئەو کەلتورە جوانە هەروەها بۆ ناساندنی ئەو کەسایەتیانی شاری هەولێر کە ڕۆژگاری خزمەتیان کردووە هەم لە بواری پیشەگەری هەم لە بواری پەروەردە ئەمڕۆ وێنەکانمان لێرە نمایش کردووە. وەستایەکی لێبوو وەستا محەممەد قاوەیەکی زۆر جوانی پێشکەشکردین قاوەیەکی خۆشم حەز لە قاواکەم قاوەش بوو بە قەوتکردی زاکیرە باشە بە وەسەعاتچوانیش باشە جاروبات بیخۆن نەک بە زۆری هەر سەلامەت بن و دەستخۆش بن. خەم بۆ ئەم پێگوەبەستانەوەی ینی قاوە لەگەڵ ڕۆژی جیهانی وەسەلەم وە ساڵاتچوان وەڵاو بەستانەوەیە خۆی فیستیڤالەکەم ئەوەی بەیەکەوە بەستا ئێستا کاتمە فیستیڤالەکە قاوەیەکی خۆشیاندا پێم منش حەزم کرد مەترێکی قاوەکەم بکەم بەڕاستی شتێکی باش بوو خۆش بوو. سەیری فۆتۆکانت کرد پێشانگایکی فۆتۆگرافی فراوانیش لێرە بەڵێ ڕسمی خانمانی خانەنشینە ڕسمی بەناوبانگەکانە ڕسمی زۆر بەناوبانگ و مامۆستای باش و قەدیم و کۆن و شتی کەسایەتی بەناوبانگی هەولێری تایە یعنی زۆر پێم خۆشە کە ئەو کەسایەتیانە دەربخرێن و ڕسمەکانیان بارز بکرێت و ببێتە هاندەرێک بۆ ئێمەش. حەزە نەچوە قاوە بەرەوەڵا دەیمن کێشەم لەگەڵەمانەیە هەیە ئەوان قاوا هێن نەچمە دەرەوە لە بەربوونی قاوەکە توانە بە مناڵی توان خستۆتە لانکە
وڵی لاکەمە خۆمان پێڵێن بێشکە بێشکە بەڵێ وڵی بەڵێ دڵنیا نییە بیری لێکاتەوە بەخوانا بەس وابزانم چانە لە گوندێکی قەزای ڕواندز لانکەیەکەیە کە تەمەنەکەی بۆ نزیکەی سەدەیەکە گەڕێتەوە مام مستەفا لەوێ خەڵکی گوندی ئاکۆیان قسەی بۆ 1964 کردو باز لەواکە ئەم لانکەیە تەمەنەکەی نزیکی سەدەیەکە بێ خۆی تەمەنی 73 ساڵە ئەڵێ کە من لەو لانکەیە ڕاژێنراوم گەورە کراوم و باز لەوە دەکات 15 منداڵی خۆشی لەناو ئەو لانکەیە بەخێو کراوە و ڕاژەنراوە و دوای خۆشینەوەکانی هەر لەناو ئەو لانکەیە بەخێو کراون باز لەوا کات کە ئێستا لانکەکە هەرماوە ڕەنگە لە ئێستا لانەک زۆر بەکار نهێنن بەڵام ئەوان وەکو شتێکی پیرۆزی ناو خانەوادەکەی خۆیان هێشتویانەتەوە و ئەڵێ ئەگەر منیش نەمام داوا لەنەوەکانی دوای خۆماکەم کە ئەم بێشکەیە وەکو شتێکی پیرۆزی بنەماڵەکەمان بهێڵنەوە ئاکام ڕۆشتۆتە لای مام مستەفا لەوێ قسەی لەگەڵ کردو ئەو باسی لانکەکەمان بۆ کات با گوێ بیستیامی لە گوندی ئاکۆیانی سەر بە قەزای ڕواندزین لە ماڵی مام مستەفا وا دیارە لانکێکیان هەیە ئەم لانکەیە کە سەدەیەکە ئەم لانکە لای خانەوادەی مام مستەفایە جا من گفتوگۆ زیاتر لەگەڵ مام مستەفا کە مام مستەفا پێم وایە خۆش هەر لەناو ئەم لانکەیە گەورەکراوی و لە دوای خۆت بڵم لە پێش خۆت چەند کەسی لەناو گەورەکراوە لە دوای خۆت چەند مناڵی خۆت لە ناوی ئەو لانکەیە وەخت خۆ لۆچی ژێمامەشی من دروستکرایە تەمەنی 90 سال زیاتر دەبی ئێستا تەمەنی 90 سال ئێستا 90 سال زیاتر نەبی کەمتر نابی ئەمن بەخۆ ئەو لەناو گەورە کرایە دوایێ ئەو زارە بووی تێداشی من ئەمر دەناودا گەورەکراینە برم ئەمە هەموو دەنادا گەورەکراینە پاشی ئەمە برێن بوو شێمیش مندارە خۆ تێدا گەورە کرد جگە لە تۆ هەر خوشک و برایترت هەبووە لە ناوی گەورەکرا ئەمە سێ براینە دوو خوشمانانە ئەو پێنج ئەمە لە ناو گەورەکراینە پاشی مە کە ئەمە مندارم گەورە بووینە داچێ من ئەو لانکەی دایتە بوچێ خۆی هەتا مندارەکانی وێش هەتێدا گەورە بووینە ئەوە ینی سێ زیر تێدا گەورە بووینە تەمەنی ئەوەل جاوەتدا گەورەکان وە سارەبی خۆت تەمەەن چەند ساڵە تۆ ئەمە خۆم تەمەەن 73 ساڵە ینی لانکەکە تەمەنی لە تۆ زیاترە ئەوەی پێشی تیا گەورە بۆ نارم 9 سارەبی تەمەنی خۆت چەند مناڵی خۆت لە ناوی گەورەکراوە 15 منداریم لە ناو گەورەکرایە 12 کوڕم هەیە دەگەست سێکی ژاوە 15 لە ناوەیە گەورەکراوە هەر پازی ناوی گەورەکرا مناڵەکانی خۆش هیچیان هەبوو ملانکە بەکاربێنن بۆ ئێستا پاشی مەش بوچێمیش مناڵی تێدا گەورە کردینە ئێستا ئەم لانکە خۆت لە ناوی گەورەکراوی مناڵەکانیش هەر لە ناو لانکەیە بوون و بنەوەکانیشت بەهمانشم لە ناو گەورەکراینە بە کۆی گشتی نزیکە چەند کەس لە ناو بێشکەیە گەورەکراوە ئینسانەکەم پێ حساب ناکرێمە بشینە ئەمە بەخۆ دەرم ئەمە پێنجین 15 مندارم ئەوە 20 احتیمال لە دەیدیش دەنا گەورەکرابن حساب کەەوە زیاتر لە 30 کەس ناو بێشکەیە لە مناڵیەوە گەورەکراوە ئەرێوەڵە چۆنە بۆ تۆم بێشکە ئێستا بڵێن ئەتەوێ هەر پارێزگاری لێ بکەی بهێڵیتەوە لای طبعا ئەوە لە کنەمە مقدسە پێما خۆشە هەر بمینێ کەس ئێستا داوای ئەوەی ناکا برێ حالم بۆی رازی نابێستا بەس ڕەنگە بۆ تۆ خۆشەویستی تایبەت تەوان هەرێ وڵاتی هەرێ وڵا ئێستا ئەمە پێم زۆر مقدسەوە هەر هەبی لە ماری هەتا مماینە وا پێما خۆش بڵێم وەکو وەسێتێک بۆ مناڵەکانی خۆت پێتون کە لە دوای خۆشت پارێزگاری لێ بکەنیان ئەوانیش بەو شێوە هەربی هێڵ هێشتا وەسێتم لێ نەکردنە بەرای احتیمال ئەوانش هەروشی من ئەوانش احتیمال هەروشی من زۆر باشە چاوان دوێنێ ئاگدار بووی 1964 بابەتێکی وروژان ئەویش گۆڕینی ناوی فڕۆکخانەی نێودەوڵەتی سلێمانی بوو بۆ فڕۆکخانەی نێودەوڵەتی مام جەلال دیارە ئەم بابەتە کاردانەوەی لێکەوتەوە 1964 هەر زوو زانی کە ئەم بابەتە لە ئارا هەیە گۆڕینی ناوی فڕۆکخانەی نێودەوڵەتی سلێمانی بۆ سەر فڕۆکخانەی مام جەلال پەیوەندی کرد بە فڕۆکەخانەوە لە ژووری هەواڵمان پەیوەندیان کرد بە فڕۆکەخانەوە ئەوان وتیان وەڵاوە دەستگای مرۆیی مام دەزانێت پەیوەندیمان بە سەرۆکی دەستگای مرۆیی مامەوە کردوتی بەڵێ لە دەمێکە خەریکی ئەو ڕێکارانەین ئێستا موافقەتی ئەنجومەنی وەزیرانی عێراقمان هێناوەتەوە تەنها کۆمەڵێک ڕێکار و واژۆیەکی ماوە بۆ ئەوەی ناوی فڕۆکخانەی نێودەوڵەتی سلێمانی بگۆڕین بۆ ناوی فڕۆکەخانەی نێودەوڵەتی مام جەلال
ئەمە کە بڵاو کرایەوە لە 1964 هەر زوو کاردانەوەی لێکەوتەوە لە سلێمانی کۆمەڵی داکۆکی لە مڵک و سامانی گشتی سلێمانی کە لە کۆمەڵێک کەسایەتی و ڕۆشنبیر و قەڵەم بەدەست و ئەوانە نووسەر پێکاتون پێشتری چەندین جار کۆبوونەوە و گرتبوونەوەیان کردووە لەسەر کۆمەڵێک بابەتی تر لە سلێمانی ئەم جارە هاتنە دەنگوتیان ئێمە قبول ناکەین لە ڕاستیە ئەم ناوە بگۆڕێت ناوی فرۆکخانی سلێمانی بۆ سەر ناوی مام جەلال هەمومان دەزانین ئەمە قسەی کۆمەڵەکەی وا دەڵێن هەمومان دەزانین کە مام جەلال کەسایەتیەکی بەهێزی هەبووە خاوەنی نیو سەدە لە خەبات و شۆڕشە و سەرۆکۆماری عێراق بووە و کەسایەتیەک بۆ لەسەر ئاستی کوردستان و عێراق و جیهانیش ناوبانگی ئەبووە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێت کە فڕۆکەخانەی سلێمانی کە مڵکی گشتیە بکرێت بە ناوی مام جەلالەوە تاوەکو ئێستا ئەم کاردانەوانە بەردەوامی هەیە و تاوەکو ئێستا ئەوەش ماوەتەوە کە سەرۆکی دەستگای مام ئەوەی ڕاگەیاندووە کە ئەوان ڕێکارەکانیان تەواو کردووە ماوەتەوە کە لەو حەکەدا بگرن فڕۆکەخانەی سلێمانی و لە مەراسیمێکی گەورەدا لەسەر فڕۆکەخانەکە بنووسن فڕۆکەخانەی نێودوڵەتی مام جەلال جانە ئەکرێم ڕۆ پیرۆز بایەتێ بکەم ها ڕۆژی گیانی میوزیکە وڵی بۆ سەردەمێک بڵێ نانا ئێسش ماشەڵا هەر باشی شتێکەتیان ماوە لەگەڵەوەی کە خەریکی ڕاگەاندنی بەڵامان خەریکی میوزیکیشی پیرۆستان بێ ئەمڕۆ ڕۆژی گیانی چانە بۆ هەموو میزیسیانان بەڕاستی لە شیان ساق بێ و هەر بەردەوام بن ئەمڕۆ بۆ هەولێر ڕۆژێکی پڕ چالاکی و جموجۆ بوو ئەوە بوو لە سەر لە بەیانی لە یەک شوێنە سێ بۆنەی جیاواز کرابێکەوە کرا بە فستیڤالێک و هەر ئێوارەی ئەمڕۆ کاتژمێر 5 لە هۆڵی پێشەوە لە بۆنی ڕۆژی جیهانی میوزیکەوە 50 هونەرمەند بەیەکەوە پێشانگا و بەرهەمێکی میوزیکی زۆر گەورە پێشکەشەکەن ئەم یادا بەرز ڕادەگرن و بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری هەولێر هەستاوە بەم کارە 50 هونەرمەندن پێکەوە هەشتیان گۆرانی بێژە کە 4 گۆرانی بێژیان یەکەم جارە دێنە سەر ستەیج و گۆرانی ئەڵێن پێکەوە گۆرانیەکانی هونەرمەند زەکەریا عەبدوڵڵا زیاد هۆمەرجزەیی و کۆمەڵێک هونەرمەندی دیکە بەیەکەوە دەڵێنەوە و بەڕێوەبەری بەشی میوزیک قسەی بۆ 1964 کردووە باز لەوە دەکات کە ئەم کۆنسێرتە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری پێی هەستاوە و ئەمڕۆ سەعات 5 فستیڤالەکەیان بەڕێوە دەچێت لە هۆڵی پێشەوایە هاتن بۆ هەمووانە بەبێ بەرامبەرە هەچ کەسێک کە ئارەزومەند بێ بێوێ کە لەم ڕۆژەیە بەشداری بکات و گوێبیستی گۆرانی و بەرهەمی کوردی بێت دەتوانێت سەردانی هۆڵی پێشەوە بکات و لەوێ لەو ڕۆژەدا بەشداری بکات. دوبارە پیرۆزیان بە میزیسیانان ئەوەش کارێکی باشە کۆنسێرتێکی وەها گەورە لەم ڕۆژەدا پێ بەرامبەر بێت و ئەو هەموو هونەرمەندی تیا بێت و تۆ یەکشتمان پێ بڵێ ئەرەوەڵا کەشوە خۆش بۆ بەدەنگما دیارەکە پلەی گەرما زۆر باش دابەزیوە و وردە وردە ڕۆژانە دەبینین و دەبیستین و هەستی پێکەین کە پلەی گەرما ڕۆژانە دابەزێت و ئەوەی کە باس کراوەی کە بڵاو کراوەتەوە کە ئەمڕۆ 3 دەرەجەی دیکە پلەی گەرما دابەزیوە بەیانی ڕەنگە پلێک بۆ 2 پلە بەرزتر ببێتەوە بەڵام ئەمڕۆ 3 پلە دابەزیوە لە ئێستاە بەرزترین پلە گەرمیانە کە 36 پلەیە و نزمترین پلەش حاجی ئۆمرانە کە 20 پلەیە ئیتر وردە وردە بەرەو سەرماڕۆین و پاییزە و کەشەکە بەرەو فێنگ بوونە ڕات و کەش و هەوا زیاتر فێنکە بێت و پلەکانی گەرما ڕۆژانە دابەزێت ئەوانەی کە حەزیان لە سەرمایە ئیتر بەرەو جەوی ئەوانە ڕۆین و دنیا بەدڵی ئەوانە بیتر جەوەکە بۆ ئەوان ڕەخساوە وەلو من زۆر حەزم لێ نییە توانە لە بەرەوەی لەگەڵ سەرمایە زۆر بینم نییە وڵی من حەزم لێتی هەر سارد بێ قەت گەرمانەیە شەڵا بەفروبارانی ئەمساڵ بەبێ ئافات زۆر ئینشاءڵڵا اینجا هەواڵە گرنگەکەمان با ئەمە بە بینەران بڵین نۆڕادیۆ ئەوە دەزانن کە پار ڕەمەزانیش بەردەوام بوو ئەم ساڵیش لە وەرزێکی نوێدار ڕۆژانی چوارشەممان ئاهاتینە خزمەتان بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازەوە لەگەڵ چاوانەکە ئامادەمان دەکرد بەرنامەکە زۆر دڵمان پێخۆش بوو لەبەرەوە مازانی کە کۆمەڵێک بابەتی تێدایە بابەتی ڕۆژن کۆمەڵێک ڤیددیوی تێدایە کە ڤیددیوی سەرنجڕاکێشن کۆمەڵێک هەواڵی پامێرانمانی تێدایە لە شار و شارچەکان کە تەنیا لای 1964 بووە کۆمەڵێک میوانمان هەبووە لەسەر بابەتی سەرنجڕاکێشوانە بۆیە کە ئامادەکاریمان دەکرد بۆ بەرنامەکە دڵمان خۆش بوو بە بەرنامەکەی وادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت بەڵام ئەوە ڕادەگەیەنین کە ئەم وەرزەی نۆڕادیۆ لە ئێستادا کۆتایی پێدێنین ئەمە دوا پرۆگرام بوو بەڵام بەڵێن دەدەین لە وەرزێکی نوێدا لە نۆڕادیۆ بە ستۆدیۆی نوێوە بە ئەفکاری نوێوە بە بڕگە و بابەتی زۆر جیاوازترەوە
لەگەڵ چاوانە لەگەڵتان بەردەوام بین. دەستخۆشتانە دڵخۆش بوو ئەم وەرزەشمان پێکەوە بەڕێ کرد بە هیوام لە وەرزی نوێژ دووبارە بەیەکەوە بین و بە کار و بەرهەم و ئیشی جوانتر بێنەوە لای بینەرەکان. زۆر باش کاتە ماڵتان ناوە و خواحافیزان هەر شاد بن. دەست